ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی، ئازادیتان باش، خواستی ئازادی و سەربەرزی ژیانتان باش. فەزای گشتی هەرێمی کوردستان و ناوەندە حیزبیەکانی لە بەردەم قۆناغێکی مەترسیداردایە، قۆناغی بەرتەسکردنەوەی ئازادی و پشت هەڵکردن لەو پەراوێزەی کە پێشتر هەبووە. ڕووداوەکانی ماوەی ڕابردووی نزیک لەم هەرێمەدا لە گرتن و ڕاوەدونانی ئازادی خوازان و چالاکوانانی مەدەنی، لە زیندانیکردنی خۆپیشاندەران و کەسانێ کە لە میدیاکانەوە سەرنجێکیان لەسەر دەسەڵاتداران و بەرپرسان هەبووە، جێگای لەسەر وەستان و دەنگ هەڵبڕینە، دەرکەوتنەوەی ئاماژەی ترسناکن بە ئاراستەی کپکردنی ئازادی و دەنگی ئازا و جیاوازدا. دەسەڵاتدارانی کوردستان بۆ خۆیان بێباکانە و بەبێ بیرکردنەوە لە لێکەوتە و کاردانەوەی لێدوانەکانیان و وتار و دەربڕینە توندەکانیان دژ بە یەکتر، بەردەوام سەرقاڵی هەڵڕشتنی بوغز و ڕقی کەسی و حیزبی خۆیانن لە بەرامبەر ڕکابەرە سیاسیەکانیان. هەمیشە بێباکن لە تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی و تێکدانی تەونی کۆمەڵایەتی، کەچی بە قەولی خۆیان دەستی هەر کەسێکە بڕن کە زۆر لەوەش کەمتر بڵێت. کتێب و یاداشتی ڕۆژانەی پێشمەرگایەتی خۆیان سیخناخە بە گێڕانەوەی کارە قیزەونەکانی خۆیان، بەڵام هیچ کەس بۆی نییە زار هەڵهێنێ و بەشێک لەو ڕووداوانە بۆ ڕایگشتی بدرکێنێت. لە ناو قوڵایی خاکی هەرێمدا بە چەندین کیلۆمەتر تورکیا چەندین بنکەی سەربازی و هەواڵگری کردوتەوە و هاوشانی ئێران لە ڕێگای فڕۆکەوت و بارانکردنی گوند و دوند و شاخەکانمانەوە چەندین مرۆڤی سڤیل و بێدەرەتانمان شەهید دەکەن، کەچی هێشتا بەڕەوای نابینن هاوڵاتیانمان خۆپیشاندان و ناڕەزایەتی دژ بە ئاغا و کارداشەکانیان دەربڕێت. تەنانەت دۆخی ناوخۆیی کۆی حیزبەکان لە بەردەم هەڕەشەی بەرتەسکردنەوەی ئازادیدایە. بەداخەوە پرۆسەی حیزبایەتی لە بەردەم نابودبوون و دوورکەوتنەوە لە دروشم و هێڵە گشتیەکانی خۆیاندایە. دەستەبژێر و جڵەو لە دەستانی حیزبەکان هاودەستن لە کپکردنی دەنگە ئازادەکان و سڕینەوەی جیاوازیەکانیان لە هەناوی خۆیاندا. بۆیە ئێمە لە چالاکوانانی مەدەنی لە پارێزگای هەڵەبجە بە ئەرکی بێچەند و چۆنی خۆمانی ئەزانین کە دەنگ هەڵبڕین و تووڕەیی و بێزاری خۆمان لەمەڕ ئەم بابەتە بۆ ڕایگشتی و بەرپرسانی نابەرپرسی ئەم هەرێمە بەیان بکەین. ئەگەر ماوەیەکی زۆرە هیچ قسە و جوڵەیەکمان لەسەر مافە مادیەکانمان نەکرد بێت، ئەوە بەرگریکردن لە مافە معنەویەکانمان کە ئازادی ڕادەربڕین لووتکەی هەمویانە قابیلی هیچ پاشەکشەیەک نییە و هەموو قوربانیەکە دەین بۆ بەرگریکردن لێی. لە تەنیش سەدان و هەزاران کەم و کورتی ئیداری، سەدان و هەزاران یاساشکێنی، ئێکسپایربوونی دەسەڵاتی جێبەجێکردن و بێدەسەڵاتی و هیچ لەبارانەبوونی دەسەڵاتی یاسادانان و چاودێری کە پەرلەمانێکە بێباک و خەمسارد لە ڕووداوەکان ئەڕوانێت. دەسەڵاتی دادوەری 1001 نیشانەی پرسیاری لەسرە. بەداخەوە میدیا و دەسەڵاتی چوارەمیش دابەش بوون بەسەر بنەماڵە و کەسە بازرگان و خاوەن بەرژەوەندیەکانی کوردستاندا. لە حاڵێکی وادا ناکرێت ئێمەی چالاکوانانی مەدەنی و شەقامیش دۆخەکە بسپێرین بەو چارە نووسەر ڕەش و تاریکە. نایشارینەوە کە ئێمە بە خواستی خۆمان لە ساڵی ڕابردوودا کەمترین جوڵە و چالاکیمان هەبووە، چونکە هێزە سیاسیەکان لە ململانەی هەڵبژاردندا بوون و ئێمەش نەمانویست لە ماوەی 2 کەمپەینی هەڵبژاردندا هیچ چالاکی و ئاکتێکمان هەبێت تا حیزب و لیستە جیاوازەکان نەیقۆزنەوە بۆ مەرامی خۆیان. پاشان بە نیگەرانیەوە چاودێری دۆخی شێواوی پەرلەمان و حکوومەتمان کرد و ئاسۆیەکی ئەرێنی بەدی ناکەین. بۆیە ئێمە ئەمڕۆ هاتووین بۆ دووپاتکردنەوەی دەستەواژەی بێدەنگ نابین. بێدەنگ نابین لە هەتکردنی ئازادی و پاساوهێنانەوە بە ناوی جۆراوجۆرەوە. لە غیابی دەسەڵاتی چاودێریدا شەقام ئەکەینەوە بە پەرلەمانی ڕاستەقینە. لە نەبوونی یاسا و بە میزاج بەکارێنانی ئەو دەسەڵاتە گرنگەدا شەقام ئەکەینەوە بە دادگا بۆ دادگاییکردنی یاساشکێنان. لە غیابی فعلی دەستەی دەستپاکی و تەراتێنی گەندەڵکاران شەقام ئەکەین بە شوێنی سوک و ڕسواکردنی گەندەڵکاران. ئێمە ئیتر لێرەین و بێدەنگ نابین. ژمارەیەک لە چالاکوانان و ڕێکخراوەکانی هەڵەبجە 3/2/2018.